فەرهەنگ و منانە بێ مێمان ڕۆکەرێ هەریانەوە ساحبیانەکە یاگەی وتێژ نەبێ بەڵام وەخت وتێ لێفی گیری کۆڵێەوە بەرێش پێی مزگی ئەمما ڕۆژ نەبێ جواب و مێمانەکەی بڵۆ فەرهەنگ و منانە بێ یانە هامسا چڕێنی وەنەوە هامساکەی واچی فلانە کەس کوڕەکە تاینایانە کناچەکەی ماملای ملو پێ فلانە دەگەی با تەنیا نەبوو بێژ بلو شەنی پێسە براواڵەوە نوێ شەنی فەرهەنگ و منانە بێ کوڕ و کناچە کەس و کۆرە هەوارەوە دلی باخانە شەو ڕۆ پێوە بینێ بەڵام کەس ئەی بێ و ئشکاڵش چەنە نێسێوە بسم الله الرحمن الرحيم والو براي وشويس خلقو محترم الرزاوي وميمان وشويسكا وهنرمند وشويسكا سلامي وتا ببرزي كوسالاني وبشنو صعب وهارا هوراماني پیشکش بو يا خوا هميشه شاعي نبيدي هیچ کسی دژمن و شاعي نيا هر شاعي وشاتاشيون بەڵام واڵۆ براکەم فەرهەنگ تەنیا هۆرپڕای و گۆرانی واتەی نییە فەرهەنگ وێمە فەرهەنگێوەن کە بە قوڵایی بەحرەکە و بە بەرزی کەشەکە عەزەمەت و گەورەیشن ڕەنگە واشتێکی هەمیشە تۆ شیوەنکەری و چی هەمیشە ڕۆڕۆ هۆرامانی تا بەڵام واڵۆ براکەم مەکریۆ بنیاڵم دلێ نەشیێ وە شەویسێوە ژوینەوە هەر پاسە بێدەنگ بوو چەند ساڵێن دەگەیما یۆشونۆ یوی چۆڵێ با جە هەورامان وە دیمێوگێرەش نارنجڵە و باخەکۆن و گۆڵپ و هانەوە دنی و هانەوە قوڵی و فرێوە جە دەگایە چۆدیم چۆڵی بێنێ و دەگایە لاویش ماینە کەمنە و هەروی شۆشمێ و دەشتە قەڵبێ و فرێوە جە دەگایە تەری پێسە کۆڵیژی و پێسە سەر و ماڵی خەریکی نێچۆڵێ با ڕۆ بە ڕۆزوان ماینا حاڵ و لێنەشێنە مەکری و بنیام هاوار نەکەرۆ ئێمە کەچی قەڕە و ویسویەکینە هیچ جێوەمانیە بنیام ڕۆ ناچاریە و مشۆ هیچ جۆرە جەلەسا گیربار و قسێ وێشکەر و هاوار و وێشکەرۆ چی دیمە و جە شەبەکە و ئستانی وێمانە شەبەکە و سنێ بەشەما بێنە بە دیاریکتان گۆرانیەکە دێگەر قەرار بوو من گۆرانیە بژنە و سیدیە مارو 200 دانە 500 دانە گۆرانیە شەنە با چۆ دیمی چۆ جاژمە شڕێوە مارا و تاقیزە ڕێوە و هۆرپڕایە و هەڵەی ژەنای ئینە بی بە بەشە و هۆرامانی دەی مەکری و ئاپی وەزعەوە بنیاڵم بێدەنگ بوو ئێمە نەوێمە جە خەڵکی زیاتر زانمی و نەجە کەمتر بە فەرمایش و شێخ و شیرازی هەزاران ڕەحمەت ئەو ڕۆحی سەعدی بە ژیری ژیوای و بە مەردی مەردی واتەوە کام گەوهەر جە کام کان کنیان گۆشوارە و گۆشین تا دنیا دنیان بە شەرێ ئەعزا و پێکەرێوەنێ جەزەڵ وەشکریا و گەوهەرێوەنێ ئانێ ئەنامی مەنیشۆ ئەوچڵ ما باخیە نام مەنیریا ئەوکەڵ تۆ جەمەینەت و خەڵکی بێخەمنی کێ تاوەواچۆ کە بنیاڵەمنی ئێمە وێما جە خەڵکی تەری گیان مەکەرمێوە بەڵام واڵۆ براکام تۆ بزاندی دوێرە ساڵی چێوەڵ جە باغ وەحش و تاراینە شێری فەوتیا تەمام و دنیای دەنگشداوە دەبرا هۆرامیش جە شێرێ کەمتەر نییە بە هەر حاڵ ئێمە مشوو جوانەکامە ژیرەکامە باسەواڵەکامە بە فکر و هی فەرهەنگیە بە فەرهەنگ و من پزیشکی و دوکتوریە بێ کە چێوەڵ بێ کە حەمامینێ ئاچی دەگا و ڕەزاوی نەبێ دەستش واڵامەنیشا بێ دما و ویسی شەوە یاوانیش پەنە دەستش وەشی بێ بێنەوە تو کا حەمامینینە چکو وەشی بێوە ماچوو وەڵا ژیوار پیرەژەنی وەش کردێەوە دەی ئیسە واڵامەنی جە تەمام و دنیانە هەڵای پزیشکی یاروی عەلاج مەکەرۆ فەرهەنگ و من نەبێ ماما نازەنینە ئاچی دەگا و ڕەزاوینە ئەسرانەوە ئەما بێنە پێیانە و مامیم جە ڕەزاوەنە ماچۆ حەمەگیان ئابۆ چایم دەم کردن بۆ چای وەرە لوانی خزمەتش شێعرێوە جە مامۆستا مڵاخر و ڕواری ژوەنەوە ماچۆ بە ڕۆی منازە شەو نەدماشن
کەچ کوڵا منیە کەچی نەپاشن ئیسا ئاشعرێ کە دیوانەکەش مامۆستا جەمیلی فارۆخی چاپکردن نیاد دیوانەکەنە داخم چەند هەزار شعری چینێما چەنی ئیمەردا لێبا لێ خاکی فەرهەنگ و منانە بێ مێمان ڕۆکەرێ هەریانێەوە ساحبیانەکە یاگەی وتێژ نەبێ بەڵام وەخت وتێ لێفی گیری کۆڵێەوە بەرێش پێی مزگی ئەمما ڕۆژ نەبێ جوابوو مێمانەکەی بڵۆ فەرهەنگ و منانە بێ یانە هامسا چڕێنی وەنەوە هامساکەی واچی فلانە کەس کوڕەکە تاینایانە کناچەکەی ماملایم لێ پێ فلانە دەگەی با تەنیا نەبوو بێژ بلو شەنی پێسە براواڵەوە لێ شەنی فەرهەنگ و منانە بێ کوڕ و کناچە کەس و کۆرە هەوارەوە دلی باخانە شەو ڕۆ پێوە بینێ بەڵام کەس ئەی بێ و ئشکاڵش چەنە نێسێەوە فەرهەنگ و من ئاقەر و حرمەتە بێ پێی پیران پێ ڕیش شەرمانە لێرە ئەگەر کابرا سوار و ئەسپێ هەسەری بیایە یاوێ بە ڕیش شەرمەوە وەزێرە دماوی نێت کاژوە نەکەرێ ئەرسوار نەبیایە وەرەشەم شۆڕوەژ نەبیتر سوار بۆ فەرهەنگ و من ئانە بێ پێسە هەراڵە و درەختا چەندها شاعرێ هەنگ و زەوقی شانیش تێش بووەکە غەیرە هەورامیە بێنێ پێسە مەولەوی خانای قوبادی ئەحمەد پرێسی شێ عەزیز جانەوەرەیی شێ عەبدوڕەحمانە جانەوەرەیی مەستورەی ئەردەڵانە سەیەقوو مایەدەشتی و هەزاران کەسێتەر دەبرا مەکری و بنیام هەرپا جۆرە بێدەنگ بۆ من مەواچ و هۆرپڕای گۆرانی نە حەدمشی با بەڵام بەشێوە نێجە فەرهەنگی فەرهەنگ و من ئەمانەتداری فەرهەنگ و من وێکردەی ماڵ و هەتیمی و مزگی بێ حتا درۆزن نەگرێنێ قەرە و ماڵ و مزگی و ماڵ و هەتیمی ئینە فەرهەنگ و من بێ خۆ ئیسە کە پیرجۆرامان وەرە مشی و چێش کەرمێ ئێمە ژەن و ژەنوازیما چەنی و ترینی کەم بێنەوە کناچی وێما بەقەرەت زانە پەناما بەردە بەرە و بێگانە پۆچی زاڕۆما زوان نەزانن چەنی هەورامی حەفپەش بێگانن براگیان ئێمە مشیۆ و جەفکر وێمانە بیمێ هیچ کەس مازی من مەکڕاشۆ ناخونا وێم نەبوو نەواشا سەوای ئێمە دژمن و فڵان و دژمن و هیچ کەسی نیەنمێ بەڵام ماچێمێ نەفەوتێمێ قەڕنە و ویسویەکینە جەوەڵاتا سەرکەوتۆ دنیێنە دە نەفەری لەهجێوە شابۆ ئادۆڵەتە مشیۆ معلمێشا پێگێر و ئا لەهجە نەفەوتیەوە فەرهەنگ و من ئانە بێ کە هەورامانە کابرای ڕیش شەرمەی بێسەواڵ کتێب و شانامەش بە هەورامی حفز بێ بەڵام مەرد و چەنیش بەر چێر و خاکی بە هەر حاڵ یا و شاعرە یا و گەورەکە یا و زانایە چێوی عالە بەڵام چانێ عالتەر ئانەن کە تامەنێنێ قەر شاگیرمێ کەسما تازی نەنبیامێەوە فریاش چۆدما چێژمێژۆ ئەرشۆرمێ کێلاش جەدما و مەردەی بێسوولەن زاری تاتە ڕۆچەنی مەردە مڵاری بە هەر حاڵ چون مەجلیسەکە مەجلیسی شارین حەزمەکەر و فرە وەختاگیر وەلا دەڵێدڵ فرەن ئیسەیکە ملمێ خزمەت و پایە بەرزێوە جەدەگا و ڕەزاوی میرزا عەبدوڵڵا یەختەسی کە هەرچی پاڵدامنە و کۆساڵاینە بە بۆ چنوور و سوورە هەراڵە و کەش و کۆڕ ڕەنگینەکەی پەروەردەبی و ئا پارچە شیعرەی کە ئیسە چاوی جیامەنێنێ پێت نەورۆزنامێ ئینەیە سەلەمنەوە کە تاچێم نازە جەبار و شیعرەوە دەسەڵاتش بێن جەویریشمان نەشەوە ئی پارچە شیعرە ساڵەوە 1954 من تکام وەنەکرد جە رادیۆ مەریوانە واتم نۆرۆزا و بەڵکم پارچە شیعرێ نۆرۆزی بنێرە پێ رادیۆ مەریوان و ئۆسای ئاڵی زەحمەت چاکێشا و ئی پارچە شیعرشا نویست و کردش بە یادگار پێدماوێش ئینشاءڵڵا خوایانەوە ئەو لایش وەشتەر کەرەوە بە هەر حاڵ هەر کارێ ماکردن مشۆ جە فکر و فەرهەنگ و زانایی ئی خەڵکی نەبێمێ ئی خەڵکە خەڵکی عادا ئەگەر کەسێ بۆ بلۆ دەمشاوە ئاڵی مەیا دەمشەوە